ئێمە وەکو کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و هەروەها دەستی هەڵبژاردنەکان و ئۆفیسەکانی هەولێر دۆک سلێمانی هەڵساین بە ئامادەکاری تەواو بۆ هەموو بنکەکانمان. وەکو ئاگادارم بەیانی ئێمە لە 204 بنکەی دەنگدان هەڵدەستین بە پرۆسەی هەڵبژاردن و لە ئێستادا هەموو ئامێرەکانمان گەیاندۆتە بنکەکانمان و هەروەها هەموو ئەو پێداویستیانێکەوە بۆ ڕۆژی هەڵبژاردن پێویستە ئامادە کراوە. بەیانی لە هەرێمی کوردستان ئێمە 270,000 دەنگدانی تایبەتمان هەیە کە دابەش کراون بەسەر 204 بنکەی دەنگدان و هەروەها 958 وێزگەی دەنگدانمان هەیە. وەکو ئاگادارم برادران، دەنگدانی تایبەت ئێمە جیاوازی هەیە لەگەڵ دەنگدانی گشتی. وەرەقەی دەنگدان جیاوازەکەی ئەوەیەکەوە ئەو دەنگدەرە دەچێت دەنگ بە پارێزگایەکەی خۆی دەدات و هەروەها دەنگ بەو لایەنە دەدات و هەروەها دەنگ بەو کان دەدات کە جیاوازەکەی ئەوەیە بۆ دەنگدانی تایبەت ئەوەیە دەبێت تاشیری محافەزەکەی بکرێتەوە پارێزگای بکرێتەوە دەنگی بۆ دەچێت.